دەرکردنی ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 تایبەت بەکاری میدیایی لە هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان ترسی لای ڕۆژنامەنووسان و نوخبەی ئەکادیمی دروست کردووە و باز لەوە دەکەن کە نابێت ڕێنمایی لە یاسا بەهێزتر بێت ئەو یاسایی کە تایبەتە بەکاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. بەشێک لە میدیاکاران پێیان وایە کە ئەم ڕێنماییە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسانە و ماڤ لە ڕۆژنامەنووس دەسەنێتەوە و سنوور بۆ ئازادی ڕادەربڕین دادەنێ و ئەم بابەتە لای ڕۆژنامەنووسان لەژێر هەر پاساوێکدا و بە هەر بیانوویەک بێت قبوڵ کراو نییە. ڕێنمایەکە لە کۆمەڵێک ماددە پێک دێت. دیارترینیان ماددەکانی هەشتەم و دوازدەیەمی ڕێنمایەکەیە. ماددەی هەشتەمی ڕێنمایەکە باز لەوە دەکات کە لە کاتی دروستبوونی کێشە و گرفتەکان و پەنابردنەبەر یاسا و دەسەڵاتی دادوەری ئەم سیستەم و ڕێنماییە هاوشان لەگەڵ یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دەبنە پێوەرێک لەو پرسانەی کە دەچێتە بەردەم دەسەڵاتی دادوەری. واتە ئەم ڕێنماییە لە پاڵ یاسای ڕۆژنامەگەری لە دادگاکانی هەرێمی کوردستان بڕیاری پێدەدرێت کە ئەمەش پێچەوانەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 کە تایبەتە بەکاری ڕۆژنامەگەری. و لە مادەی 12می ڕێنمایەکەدا هاتووە نابێت هیچ دوکۆمنتێکی حکومی بڵاو کرێتەوە کە مۆڵەتی حکومەتی هەرێمی کوردستانی نەبێت. ئەمەش بەلای ڕۆژنامەنووسانەوە ئاستەنگە و باز لەوە دەکەن کە ئەگەر کارێکی گەندەڵیش هەبێت ئەوان ناتوان بە دوواداچوونی بۆ بکەن تا مۆڵەت لە حکومەت وەردەگرن. لە یەکەم کاردانەوەیدا سەنتەری میترۆ بۆ داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان هاتە دەنگ و لەو بارەیەوە بەڕێوەبەری سەنتەری میترۆ ناوەڕۆک و مەترسیەکانی ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2023 وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ وێزگە نیوز دەخاتە ڕوو. داخۆ ئەمە کۆمەڵێک خاڵ و بڕگەیتیایە کە پێچوانی یاسای کاری ڕۆژنامەنووسیە و ئێمە لە سەنتەری میترۆ ئەو لیژانەمان کە ئەو ڕاوێژکارانە کە ڕاوێژمان پێکردون و ئەو سەرنجیان پێداوین بۆیە ئێمە هەڵساوین بە ڕاگەاندنی کەمپینێک هەوڵەدەنگە کەمپینێ بکەین بۆ ئەوەی کە ئەو ڕێنمایانە کە پێچوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسیە بۆ شێوازی ئێستا تێپەڕ نەبێت یاخۆتە بڵێم ئەو خاڵانەی کە بە تەواوەتی و بە ئاشکرا بربەسن بۆ ئازادی کاری ڕۆژنامەوانی بۆ تەزاکانی ڕاگەاندن. ڕەنگە ئەگەر ئێستا نیەتیش لی نیەتێکی باش بێ ڕەنگە بەڵام چکە من نمونەمانەیە لە ماوەی ڕابردوودا کە هەندێک ڕێنمایی و بڕیار یاخود هەندێک یاسا دەرچوون کە نیەتیشی لێ باش بوو بێ بەڵام دواتر سوء استیخدامی پێوەکراوە بوون نەتە بربەست لە بەردەمکاری ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەبڕینە. بۆیە ئێمە نامانەوێت لە ئێستادا جۆرە ڕێنمایی و بڕیارێک دەبچێت کە پێشوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بێ و ببێتە ئاستەنگ و بربەست لە بەردەمکاری ڕۆژنامەنووسیە. خۆی کە هەبووە تەنها لە وەقایعی کوردستان بڵاوبۆتەوە دواتر ئێمە ئەو ڕێنمانەمان بینیوە. لە کاتێکدا کە ئێمە پەیوەندیی باشمان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان هەیە و لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئێمە وەزارەتی ڕۆشنبیری بە دۆستی خۆمان نەزانین و کۆمەڵێک کەسانی تایە کە ڕەنگە خۆیان ڕۆژنامەنووس و بێتن لە بوارەکە کاریان کرد بێ ئومێدەوار بووین کاتێک کە جۆرە یاسایەکی هاوشێوەی یاخود جۆرە ڕێنمایەکی هاوشێوەی ئەم ڕێنمایە دەردەچێت یاخود پێشنیازی پرۆژە یاسایەک دەکەنەوەی کە ڕێخستی میدیای ئەلکترۆنیکی لە ماوەی ڕابردوودا کردیان پێویست وایە کە زۆرترین گفتوگۆ بکەن دەرفەتی مناقەشە بڕەخسێتن سەرنج و تێبینی کەسانی پەیوەندیدار و لایەنەکان وەربگرن دواتر ئیسفادەی لێ بکەن و لە پرۆژە یاساکانیادا یاخود لە ڕێنمایی و بڕیارەکانیاندا جێ بکەنە. بەڵام بەداخۆ لە ماوەی ڕابردووشدا تێبینیومان کردو کاتێک کە پرۆژە یاسا کە پێشنیار کراوە یاخود ئەم ڕێنمایانەکە دەرچووە هیچ پرس و ڕاوێژێک و دەرفەتێکی گفتوگۆ بۆ کەسانی پەیوەندیدار نەڕەخساوە تاوەی سەرنج و تێبینیەکانی خۆیان بڵێن. مامۆستایەکی زانکۆش هەڵسەنگاندن بۆ ڕێنمایەکە دەکات و دەڵێت هەر یاسایە کە دەرەچێ بێگومان کاتی هەڵسەنگانی بۆ بکەین واتە دەرخستنی لایەنی باش و لایەنی خراپەکانی. ئەم ڕێنمایەش هەندێک لایەنی باشی تایە بەڵام لایەنە خراپەکانی ئێجگار زۆرە کە بۆ خۆی ینی ئەوە نەبوو کە لەم کاتەیە وەزارەتی ڕۆشنبیری دەریکە ینی لە خراپیەکانی ئەو ڕێنماییە خۆی خستوەتە شوێنی یاسا لە کاتێکە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاسایە نەک بۆ باسکردنی هەندێک بابەت کە یاساکان باسییان نەکردووە یان بێ بە پێچوانەی یاساکان باسی بکەین. ئەگەر ئەمە سکاڵای لەسەر بەرز کرێتەوە بێگومان ئەمە هەڵدەبەشێنرێتەوە لە وڵاتانی دیموکراسی بۆ چۆ نابێت ڕێنمایی پێچوانەی یاسا بێت و نابێت تەنانە ڕێنمایی یان لەو بینێ دادگای باڵێن دادگای باڵا لە عێراقا بڕیارێکی وای دەرکرد کاستان بابەتێ بە یاسا ڕێک نەخرابێ نابێت ڕێنمایی هەباسی کات جگە لەوە بۆ نمونە بەتاڵکردنەوەی ئەو یاسانەیە لە چەند ساڵی ڕابردوودا دەرچوێنراوە کە جۆرێک لە ئازادی داوە بە ڕادەربڕین لەوانەیە یاسای دەستکەوتنی زانیاری لەوانەیە یاسای ڕۆژنامەگەری بۆ نمونە لەم یاسایەدا باس لەوە دەکات کە سزادانی کەناڵەکانی ڕاگەاندن بەبێ دادگا ئاخر چۆن دەبێت حکوومەت بڕیار بە لە داخستنی کەناڵەکانی ڕاگەاندن بەبێ دادگا چێ بڕیار ئەدا ئەو ناوەڕۆکە میدیاییە پێچەوانەی
بەرژەوەندی گشتی یاسایەدا هاتووە دەڵێ هیچ دۆکۆمنتێک نابێ بڵاو کرێتەوە دۆکمنتی حکومی مادەم ڕێگا بە بڵاوکردنەوەی نەدرابێ واتە عکسی دەکاتەوە وەکەوەی کە بڵێ هەموو شتێنە قانونیە بڵاوکردنەوەی تەنە ئەوانە نەبێ ئێمە حکوومەت دویان وەزارەتەکان بڕیار لە بڵاوکردنەوەی ئەدا لە کەناڵەکانی ڕاگەاندە ئەوەش کفرێکی گەورەیە لە بواری ئازادی ڕادەربڕین لەبارەی هۆکاری دەرچوونی ڕێنمایەکە و ئەو کۆت و بەندانەی کە تایبەتن بە میدیای ئەلیکترۆنی شێروان عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ وێزگە نیوز دەدوێت دیارە ڕێنمایی تازە دەرنەچووە دەمێکە لە 2014ەوە ڕێنماییەکتر هەبوو ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 تایبەت بە ڕخستنی فریکوێنسی سپیس و مۆڵەتی رادیۆ تەلەڤیزیۆن خۆتان دەزان لەم چەند ساڵە پێشکەوتنی زۆر لە بواری بە تایبەتی تەکنەلۆژیا هاتۆتە ئاراوە لەبەرەوە وەزارەت ناچار بوو کە ڕێنماییەکی تازە بە هەندێک ئیزافاتەوە دەربکاتن کە بەشی زۆری ناوەڕۆکەکەی لەسەر بنەمای ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 داڕژراوەتەوە و هەندێک ئیزافاتی خراوەتە سەرێک کە پێوەدی بە گۆڕانکاریانەوەیە کە لەو وارەدا هاتوونەتە ئاراوە و حکومت پێی باش بووە بەڕاستی ئەو کەناڵانەی کە مایچیان هەیە و ڕۆڵی تەلەڤیزیۆن دەبینن وەکو کەناڵێکی میدیا بخێن لە چوارچێوەی یاساییەوە بۆ ئەیلانی کەم ناسرا بوون چکە زۆر جار بەڕاستی گرفتی یاسایی دروست دەبێت کێشەیەک هەیە مەسەرەن کەناڵێک داوایەکی یاسایی لەسرە لە دادگا و دادگا لە ئێمە دەکە مەسەرەن بۆ نمونە زانیاریمان بدەنێ لەسەر وێزگە نیوز شوێنیان بەڕێوەبەرەکەی ئێمە هیچ ئەوەکمان لا نییە بەڕاستی هیچ معلوماتێکمان لا نییە بۆی ئێمە ئەو بوارە ڕێک بخەینەوە و مافی هەموو لایەک پارێزراوی هەم کەناڵی میدیا هەم بەرژەوەندی گشتی هەم مافی خەڵک هەم مافی خێزان بۆیە ئێمە ئەو بوارەمان قستوتە ناو چوارچێوە ڕێنماییەکەمان بۆی لە حاڵەتێکدا ئەگەر بابرین کەسێک سکاڵای هەبوو لەسەر دەستگایەکی ڕاگەیاندن کە بواری میدیا بە شێوەیەکی گشتی وەزارەتی لای وەزارەتی ڕۆشنبیری ناسراوی کە ئەو کەسە چێە و چۆن ئیش دەکەوە یاسای ژمارە 35 کاری ڕۆژنامەگەری لە 2007 دەرچووە و ئەو ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری لە 2014 هەبووە یعنی ئەو کاتیش ئەو فراغانەی کە لە یاساکە هەبووە بە ڕێنمایی پڕکراوەتەوە ئەوەی تا ئێستا ڕووناوەیە کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری ژمارەیەکی ساڵی 2023 دەرکردو و کەوتووەتە بواری جێبەجێکردنەوە لە لایەکتریشەوە بەشێک لە ڕۆژنامەنووسان و مامۆسانی زانکۆ و ئەکادیمیستەکان لە هەوڵی ڕێگری لە جێبەجێکردنی ڕێنمایەکەدان لە کۆتاییدا کات ڕوونی دەکاتەوە کە ئەم ڕێنمایە خزمەت بە ڕۆژنامەنووسان و مافەکانی دەکات یاخود پێچەوانەکەی ڕاست دەردەچێت لە وێزگە نیوزەوە شکار حەمەنووری سلێمانی